چینە نەورۆز تیڤی و ڕۆژنامەوانێکی ئەو کەناڵە وەردەگرین سامان پاییزی. بەڕێز سامان ئەم کاتت باش؟ ئەم کاتەوە بینەرانی ستێک تیڤی باش، زۆر سپاس. بەڕێز سامان، وەک دەزانین کە مانجی دەستکردنی یوتیلیساتی فەڕەنسی بڕیاری ڕاگرنی پەخشی کەناڵەکەتانیانی داوە. هۆکاری داخستنی پەخشی کەناڵەکەتان بۆچی دەگەڕێنەوە؟ بەڵێ لە ڕاستیە ئەو هێرشە هێرشێکی گشتگیر بوو لە سەر تەلەڤیزیۆنەکان و میدیای ئازاد، سەرەتا لە باکووری کوردستان و تورکیاوە دەستی پێکرد، دوایەوە کەناڵی مەدنوچەی گرتەوە و ئێستاش بە کەناڵی نەورۆز تیڤیەوە درێژە پێدراوە. لە شەوی ڕابردوودا بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنەکەمان ئاگادار کرایەوە کە پەخشی کەناڵی ئاسمانی نەورۆز تیڤی لەسەر مانگیلەی دەستکردی هۆتبێرد ڕادەگیرێ. دیارە هۆتبێرد لە سەروی هۆتبێردا و ئوتلسات هەیە کە ناوەندی سەرپەرشتی رادیۆ و تەلەڤیزیۆنەکانی ئەوروپای و ناوەندەکەی لە فەڕەنسایە. ئەم ناوەندە بەبێ ئەوەی کە بە شێوازێکی فەرمیات یان پێشوەخت ئاگادارکردنەوەیەکی مانگێ پێشوەخت بێ بۆ ئەوەی ئاڵتەرناتیڤێکی دیکە ببینینەوە، بڕیاری داخستنی یان ڕاگرتنی پەخشی کەناڵی ئاسمانی نەورۆز تیڤی لەسەر هۆتبێرد داوە. دیارە ئێمە لەسەر لە بەیانیەوە کەوتوونێتە ناو وەشانێکی بە پەلە و هەر سەعاتەوە بە شێوەزارێک وەشان دەکەین. بەڵام ئەوەی کە بۆچی هۆکارەکەی چیەدای خستووە، هۆکارەکەی وەک باسم کرد هێرشێکی سەرتاسەریە لەسەر چاپەمەنی ئازاد. دیارە لە داخستنی نەورۆز تیڤیا تاکە لایەنێک کە زۆر قازانج دەبا و پشتی زۆری بەردەکەوێت ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانە. بەڵێ بەڕێز سامانەی کار و چالاکیەکانتان چی دەبێت؟ ئێوە لەگەڵ بەرپرسانی یوتیلیساتە قسەتان کردووە سەبارەت بەو بابەتە؟ بەڵێ لە ڕاستیە وەکو بەڕێوەبەرایەتی تەلەڤیزیۆن یوتیلیساتیان بەسەر کردوێتەوە. خۆت دەزانی کەوتێتە ڕۆژانی شەمە و یەکشەمە، هەر بۆیە بڕیارێکی بەو شێوازە دەدەن کە ئێمە لایەنی قانونی لەم کاتەدا بەسەر نەکەینەوە. بەڵام وەک دیارە بڕیاریان داوە چۆن وەشانی مەدنوچە کەناڵی ئاسمانی مەدنوچە لە ڕۆژی دووشەمەدا ڕاگیرا، بڕیارە سبەینێ وەشانی ئاسمانی کەناڵی ئاسمانی نەورۆز تیڤی لەسەر مانگیلەی دەستکردی هۆتبێرد ڕابگیرێت. بەڵام نەورۆز تیڤی لە ئێستەدا وەشانەکەی گواستوێتەوە بۆ سەر نایل سات و لەسەر نایل ساتیشدا بەردەوام بە وەشانەکەی دەکات. ویستم ئەوەیش بە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە ئەوە ئاگادارم بە بینەران کە لەسەر نایلسات لە فرەکانسی 11,354 و سیمبل ڕایتەکەیشی 27,500 لەسەر 6 ڤێرتیکاڵە کە بینەران دەتوانن بەو ڕێگەوە جارێکی دیکە بۆ دەنگ و ڕەنگی خۆیان بگەڕێنەوە خاوەنداری لەو دەنگە بکەن. لێرەدا گرنگ ئەوەیە بە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە بانگەوازیە بکرێت کە بەهانای ئەو کەناڵانەوە بێن کە بووەتە ئامانجی ئەو پەلاماردانەوە. ئەو پەلامارانەیش بە شێوازێکە کە کەناڵەکان کراوەتە ئامانج. لە ڕاستیە ئێستا بە هۆتبێرد بە نەورۆز تیڤیەوە درێژەی پێدەدرێت، بۆی هەیە کەناڵەکانی دیکەش لە چاپەمەنی ئازاد لە ئاستی ئەوروپا لە ئاستی ناوخۆدا بکرێت ئامانج و وەشانەکەی ڕاگیرێت. لێرەدا ئەم بڕیارە بڕیارێکی یاسایی نییە، بڕیارێک نییە حقوقی بێ، بڕیارێکە سیاسیە و سەودا و مامڵەیەکی لە پێشەوەیە کە بە سەرکێشی دەوڵەتی تورک و ناڕاستەوخۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئەم کارە بەڕێوە دەچێت. چون لە ماوەی ڕابردووشدا لەسەر کەناڵی نەورۆز تیڤی لە ئاستی ڕۆژهەڵاتی کوردستانە لە شارە جیاجیاکاندا بە شێوازێکی بەرفراوان هێرش لەسەر ئەو کەناڵە هەبوو، پەرازیتی بۆ دەخرا. ئەو کەسانەی کە بۆ نەورۆز تیڤی کاریان دەکرد یان هەواڵیان دەنات ڕوبەڕووی گوشار و لێپێچینەوە دەکرانەوە. بەڵام لە ئێستادا کارمەندان و خەباتکارانی نەورۆز تیڤی لەناو وەشانی بەپەلەدان و بۆ ئەوەی کە ئەو دەرفەتەی لە بەردەستماوە خۆیان بگەێنە زۆربەی شوێنەکان بۆ ئەوەی کۆدەنگیەک هەبێت یان ئەو ناحقۆقیەی کە هەیە بە هەموو جیهان و بە دەوروبەریشی ڕاگەێنن. باڵێ بەڕێز ڕۆژنامەوان سامان پاییزی لە نەورۆز تیڤیەوە زۆر سپاس بۆ زانیاریەکانت، کاتێکی شاد.